وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم فقهنا في دينك وعلمنا تأويل كتابك وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. تفسير سورة نحل آية 46. مر. أعوذ بالله من الشيطان الرجيم. وما أرسلنا من قبلك إلا رجالا نوحي إليهم فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. وما أرسلنا من قبلك إلا رجالا. أما يتا أو من بودر دخاك بيغمبران عليهم الصلاة والسلام مروف بون نكفرشتا چونکە مشریکەکان هاتن بیانووی ئەوەیان بە پێغەمبەر دەگر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ئەبێ تۆ ئیدعای پێغەمبەرایەتی بکەیت، چۆن ئەبێ خوای پەروەردگار نێراوێک بنێرێ مرۆڤ بێ، شتی وا چۆن دەبێت؟ نێراوی خوا دەبێ مەلائیکەت بێ، فریشتە بێت. پەروەردگار دەفەرمێ وەما ئەرسەلنا من قەبلکە ئیلا ریجالا. ئێمە لە پێش تۆش ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هیچ نێردراوێکمان نەناردووە ئیلا پیاوانێک نەبن، کەواتە دەرکەوت کە نێراوانی خوا مەلائیکەت نین، مرۆڤن، و لە مرۆڤیشدا ئافرەتان نین، پیاوانن. کەواتە مشریکەکان دەمکوت بن، بێدەنگ بن، هیچ بیانوویەکتان پێ نییە. ئێوەی مشریکی کافر ئەی ئەهلی مەککە باوەڕتان بە عیسا هەیە کە بۆ گاورەکان نێراوە، باوەڕتان بە موسا هەیە، نەک باوەڕتان پێ نانی شوێنی کەوتون، بەس ئیقرار دەکەن و دان دەنێن بەوەی کەەوە پێغەمبەرێک بووە، بۆ جوولەکە نێراوە موسایە، بۆ گاورەکان نێراوە عیسایە. ئەیکەواتە بۆچی بەلاتانەوە سەیرە ئەو نێردراوەی کە بۆ ئێوە نێردراوە مرۆڤ بێت، مەلائیکەت نەبێ؟ بۆچی؟ کەواتە تەنها بەهانە و بیانوگرتنە هیچی تر نییە، مەبەستان حەق نییە. نوحی ئیلەیهم، طبعا حاڵی ئەو پیاوانەش کە وەکو نێردرا و ناردوومانن، ئێمە وەحیان بۆ دەنێرین، کە پێغەمبەرێک دەنێرین وەحی بۆ دەنێرین لەلایەن خۆمانەوە. بۆچی؟ بۆ ئەوەی دین فێری خەڵکە و خەڵک بۆ لای تەنها خواپەرستی بانکە، خەڵک فێری دادپەروەری و ڕەوشت بەرزی بکە، فێری بیر و باوەڕێکی ڕاست و دروستیان بکە. بەو شێوازە بۆ کە ئێمە ناردوومان. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. و پرسیار کەن لە خاوەنی پەیامەکانی خوا، ئەوانەی کە ئەهلی ذیکر بوون پێش ئێوە، ذیکر و پەیامی خوای گەورەیان بۆ چووە، کە چێن؟ چێ پێش عەرەب، پێش ئومەتی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام پەیامی بۆ چووە؟ گاورەکان، جوولەکەکان. خوای گەورە دەفەرمێ دەی بڕۆن پرسیار لەوان بکەن، پرسیار لە زاناکانی جوولەکە، لە زاناکانی گاور، هەر لە جوولەکە و گاورێک پرسیارکەن، ئەو پرسیاریان لێ بکەن ئەرێ ئەو پێغەمبەرێ بۆ ئێوە هاتووە مەلایکەت بوو یاخود مرۆڤ بوو؟ إن كنتم لا تعلمون، ئەگەر خۆتان نازانن، ئەوەندە نەفامن، نازانن پێغەمبەران هەموویان مرۆڤ بوون،
فەرموون بڕۆن پرسیارکەن لە چێ لە ئەهلە دیکر ئەوانەی کە ئەهلی پەیامی خوای گەورە بوون بۆیان دابەزیوە پێش ئێوە کەواتە بۆمان دەرکەوت ئینسان کاتێک کە شتێکی نەزانی پێویستە پرسیارکە فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون خەڵکی چەند جۆرێکیان ئەوانن کە زانان ئینسان کە خۆی زانیاری هەبێ پێویستی بەوە نییە پرسیار لە کەسکە جۆری دووەم ئەوانن کە نەزانن و دەشزانن کە نازانن دێن پرسیار دەکەن لە زاناکان ئەوە واجبە لە سەریان جۆری سێهەم نەزانن و ناشزانن کە نازانن خۆی زۆر بەلاو مهمە هەموو شتێک بە ڕەئی و بۆچوونی خۆی شیکاری بۆ دەکات و بڕیارێکی لێ دەدات پێشی بڵێ برام غەڵەتی کاکە غەڵەتی تۆ بە هەڵەدا چووی ناوانیە من شیکاریم بۆ کردووە گەیشتومەتە نەتیجەیە کە ئەوە تەواوە ئاخر چی تەواوە خۆ مەوزوع بەوە نییە کە تۆ خۆت بیری لێ بکەیتەوە دەبێت پرسیار لە ئەهلی دیکر بکەیت پرسیار لە ئەهلی علم بکەی بۆیە براکەم طبعا بەرزترینی ئەم سێ جۆرە چێە ئەهلی دیکرن ئەهلی علم ئەوانەی کە خاوەنی علمن ئەوە مەرتەبەی بەرزترە لەوان نزمتر دەرەجەیەک چێە ئەوانەی کە نازانن الجهل البسيط ئەوانەی کە نەزانینەکەیان سادەیە مام حاجیەک نەخوێندەوارە لە شەرع شارەزانیە یا با خوێندەواریش بێ بۆ نمونە کولیە طبی تەواو کردووە بەڵام لە شەرع هیچ نازانێ بەس هەز دەکا کە نازانێ بۆی زۆر بەلایەوە ئاساییە پرسیار دەکات ئێستا زانایەکی دین عالمێکی گەورە بۆ نمونە لە سیارە کە تێکچێ لێی نازانێ دێ پرسیار لە فیتەرێک دەکا عیب نییە کوران مامۆستا تۆ عالمیت تخوا عیب نییە پرسیار لە فیتەرەکەی کاکە بۆ عیبە من لەو بوارە لێی نازانم برا عیب نییە نەزانین عیب نییە بەس پرسیار نەکردن عیبە عالمێکی گەورە زانایەکی بەرز نەخۆش کەوتۆ جێچێتە لای دکتۆر ئەرێ کاکە بزانە چیمە نەخۆشیەکەی من چییە چارەسەرێک تخوا مامۆستا عیب ناکەیت تۆ چیتە لای دکتۆر نابێ خۆت بیزانی چی بزانم کاک خۆ شەرع نییە تا بیزانم بۆیە چۆن زانای ئاینی لە بواری پزیشکی پرسیار لە پزیشکێک دەکا لە بواری بیناسازی پرسیار لە مهندسێک دەکا لە بواری میکانیکی پرسیار لە فیتەرێک دەکا ئێستا ئەوانیش لە بواری شەرع دەبێت پرسیار لە مامۆستایەکەن نەک هەر کەسە بۆ خۆی بە عالم بزانێ کورە بابە ئینسان هەر بە عەقڵ بەخوا شتەکان دیارە چۆن دیارە کاک قەت بینیوتانە کەسێک لە خۆیەوە بڵێ وەرن خەڵکی عەمەلیاتتان دەکەم هەر بە عەقڵ دیارە من دەزانم ئێستا چۆن چی بە عەقڵ دەزانم کولیەی طب دەبێت جارێ بەرزترین دەرەجە بێنی لە پۆلی 12 ئەنجا بچی 6 ساڵ بخوێنی ئەنجا تەطبیق بکەی ئەنجا دەی یاڵڵا ئەو جاوەرە دەی لە بەردەستی دکتۆرە گەورەکان فێر بە ئەوەی دەوێ بەڵێ دەیەوێ دەکرێ بڵێ وەڵام من خۆم ئێخۆ علمی شەرعیش لەوە کەمتر نییە بەگرە لەوە مهمترە چونکە حەڵاڵ و حەرام لەگەڵ نەخۆشی و تەندروستی فەرقی چییە پزیشک ئیش لەسەر لاشەی مرۆڤێک دەکات زانای ئاینی ئیش لەسەر دین و عەقیدە و بیر و باوەڕی مرۆڤ دەکات چۆن دکتۆرەکە کە نەزانێ سەقەتی دەکات ئەوەش کە بە ناوی دینەوە فتوا دەدا کە نەزانێ خەڵک گومڕا دەکات سەریان لێ دەشێوێنێ کەواتە لەم ئاەتە فێر بووین شتێکمان نەزانی پێویستە پرسیارکەین مەڵێ من مهندسم من قازیم من محامیم من پزیشکم من پیاوێکی معقولم و لە ناو عەشیرەتەکەم خەڵک بۆ لای من دەگەڕێتەوە چۆن من بچم پرسیارکەم بەڵێ پرسیار کە غەسبە لەسەرت نەیکەی گوناهبار دەبی براک گومڕا دەبی سەرت لێ دەشێوێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون فائدەی دووەم کە لەم ئاەتە وەری دەگرین دیقەت دەیە پەروەردگار فەرمووی فاسألوا أهل الذكر نەیفەرموو فاسألوا أهل العلم
چونکە ئەو زانایانە پێویستە پرسیاریان لێ بکەی کە زانیاریان بە ذیکر هەیە واتە بە پەیامەکەی خوا بە قورئان و حەدیث. هەر کەسێ بڵێ من زانام و مەلام و مامۆستام و بە ناوی دینەوە قسەی کرد بەڵام نە ئایەتت بۆ باز دەکانە حەدیث، یعنی ذیکرت بۆ باز ناکە، ئەهلی ذیکر نییە، خۆی ئاگای لە قورئان و حەدیث نییە، ئەوە شایستەی وێنێ پرسیار لێ بکەی. بۆیە المقلد لا يستفتى، مقلد ئەوە نییە کە تۆ داوای فتوای لێ بکەی چونکە هیچ نازان، هەر دەڵێ فڵان وایوت و فڵان وایوت، نە، ئەهلی ذیکر. بۆیە ئەی مسلمان، ئەی ئەو کەسێک کە خۆت نازانی، پرسیار لە کەسێکە کە شارەزایە لە قورئان و سنەت، پرسیار لەوە بکە کە وەڵامی دایتەوە بڵێ خوا وای فەرمووە، پێغەمبەر صلی الله علیه و سلم وای فەرمووە، ئەوە ئەهلی ذیکرە. وتمان زانابیت فەضڵێکی گەورەیە، نەزان بی بەڵام هەستکەی کە نەزانی و پرسیارکەی لە زانا، ئەوەش زۆر چاکە، تۆ متعلمی فێر دەبی، بەڵام سنفی سێم نەبیت. چێ بوو سنفی سێم؟ نەزانە و نارزانێ کە نازانێ، ئەوە کاریسەیە، ئەوە مصیبەتە، نەزانە و نارزانێ کە نەزانە، ويحسبون أنهم مهتدون، ئەوانە هۆکاری گومڕابوونی خۆشیان و خەڵکیشن پەنا بەخوای گەورە، فتواش دەدا پەنا بەخوا. دوای ئەوە پەروەردگار فەرمووی بالبەیناتی وەززوبور، واتە هەموو ئەو پێغەمبەرانەمان ناردووە پێشتر با پرسیارکەن لە ئەهلی ذیکر کە ئێمە هەموو پێغەمبەرانمان ناردوو بە چی ناردوومانن؟ بالبەینات، یعنی بالمعجزات، بە بەڵگە و معجزەی ڕوون وەززوبور و بە کتێب و پەرتووکەوە ناردوومانن، بە ذیکری خواوە ناردوومان، بە پەیامی خواوە ناردوومانن. وأنزلنا إليك الذكر، وبوتوش قرآن من دابزانت، أويش ذكرى قورتين، ذكرى قورتين ياد خروو بير خروي آموشقارية بو خلق، بلام دزاني وظيفة توشي أي محمد عليه الصلاة والسلام. استا پروردگار أرچي پیغمبري خو عليه الصلاة والسلام دياري دكا دفرمي لتبين للناس ما نزل إليهم، بۆی تۆ بۆ خەڵک ڕوونکەیتەوە، چیان بۆ ڕوونکەیتەوە؟ ئەو ذیکڕەی، ئەو پەیامەی، ئەو قورئانەی کە بۆیان دابەزێنراوە. ما نزیلە، نەیفەرموو ئونزیلە، فەرمووی نزیلە. نزیلە یعنی مەرحەلە مەرحەلە، قۆناق قۆناق لە خلالی 23 ساڵ بۆیان دابەزی. کەواتە قورئان بۆ پێغەمبەر دابەزێنرا عليه الصلاة والسلام بۆ ئەوەی بۆ خەڵکی ڕوون کاتەوە. ئێستا لێرە ئیشکالێک هەیە، چییە؟ خوای پەروەردگار کە بۆمان باسی قورئان دەکات دەفەرمێت تیبیانن لكل شيء، یاخود کتابی مبین، کتابەکە خۆی مبینە، قورئان خۆی ڕوونە و ڕوونکردنەوەی هەموو شتێکە. ئایا شتێک ڕوون بێ پێویستی بە ڕوونکردنەوەیە؟ بۆچی خوای پەروەردگار ئەو ئەرکە بە پێغەمبەر دەسپێرێ عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ بۆیە بۆ تۆمان دابەزاند لیتوبەیینە للناس، بۆی تۆ بۆ خەڵکی ڕوونکەیتەوە، بۆی تۆ بۆ خەڵکی ڕوونکەیتەوە. ئێستا لەم ئایەتە وا تێدەگەین کە قورئان پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەرە عەلەیهی السەڵاتو وەسەلام، پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەی چۆن چی بڵێن ئێستا لەم دوو ئایەتە چۆن لێ حاڵی بین؟ ئایا قورئان خۆی ڕوون نییە؟ بەڵێ ڕوونە، والعبرة بالغالب، لە شەرعدا قاعدەیەکمان هەیە العبرة بالغالب، عبرەت بە غالیبی شتەکانە. زۆرینەی ئەم قورئانە ڕوونە، واضحە، ئاشکرایە، بەڵام چەندان شتیشی تێدایە کە پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام. و جوابی دووەم ڕوونە لە ڕوانگەیەکەوە، بەڵام پێویستی بە ڕوونکردنەوەی تریشێ لە ڕوانگەیەکی ترەوە. چۆن؟ خوای پەروەردگار دەفەرمێ وەئەقیموا الصەڵات. ئێستا ڕوونە یعنی چیا؟ ڕوون نییە، ڕوونە لەو ڕوانگەیە کە دەفەرمێ نوێژ بکەن، ڕوونە، بەڵام لەو ڕوانگەی ترەوە کە چۆن نوێژ بکەین، ئەو چێ بۆ ڕوون کردوینەوە؟ پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام. چۆن نوێژ بکەین؟ ئایا لە قورئاندا هاتووە کە دەستت کرد بە نوێژ دەبێت دەست بەرزکەیتەوە و نیەتت لە دڵدا هەبێت و ئەوجا ئەڵڵاهو ئەکبەر بکەیت و
ئەنجا دوعای ئیستیفتاح بخوێنی و ئەنجا فاتیحە بخوێنی و ئەنجا سوورەتێکی تر و ئەنجا کە چوویتە ڕکوع چی بڵێیت و کە هەڵسایتەوە چۆن هەڵسیتەوە و چی بڵێیت و ئەم شتانە لە قورئاندا هەیە؟ نییە. کەواتە لە ڕوانگەیەکەوە بەڵێ ڕوونە مبين من وجه ويحتاج إلى بيان من وجه آخر. لا روانگەی ترۆ پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا لەسەر بێ لەسەر مینبەر نوێژی دەکرد، نیشانی سەحابەی دەدا، نوێژ ئاوایە. ئەنجا فەرمووی صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی. ئێستا ئێوە نوێژکەن چۆن منتان بینی نوێژ دەکەم ئاوا نوێژکەن. ئەنجا سەحابەش بۆ ئێمەیان نەقڵ کردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵدەستا دەستی چۆن بەرز دەکردەوە، دەستی چۆن دەگرت، چۆن دەچۆ ڕکوع، چۆن هەڵدەستایەوە. ئەوە تا ئێستا ئێمە لەسەر ئەو ڕوونکردنەوەی پێغەمبەر دەڕۆین عەلەیهی سڵاو وسەلام. ئاەتەکە با تەواو بکەین. واقیموا الصلاة وآتوا الزەکات. ئێستا ڕوونە وآتوا الزەکات یان چیا؟ ڕوون نییە؟ ڕوونە یعنی زەکات دەن. بەڵام ئێستا دێم پرسیار دەکەم ئەرێ زەکات چۆن بدەین؟ ئەرێ لە پارە چەندی لەسەرە، لە مانگا چەندی لەسەرە، لە مەڕ و بزن چەندی لەسەرە، لە وشتر چەندی لەسەرە، لە دانەوێڵە چەندی لەسەرە؟ ئەوانە لەو ئاەتەدا ڕوون کراوەتەوە. پێویستی بە ڕوونکردنەوەی چێ ڕوونی کردەوە بۆمان؟ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام. کەواتە دیقەت بدەنێت دوو ئاەت زاهیری وامان زانی دش بەیەکە. قورئان دەفەرمێ ڕوونکەرەوەی هەموو شتێکە، لەو لاشەوە بە پێغەمبەر دەفەرمێت تۆ قورئان ڕوونکەرەوە. بەڵام کەلێکمان داوێنە خێر دش بەیەک نین، هەر یەکەی بوارێک دەگرێتەوە، هەر یەکەی لە ڕوانگەیەکەوەیە. بۆیە هەر کەسێک بڵێت قورئان بەسە کافیە، پێویستمان بە حەدیثی پێغەمبەر نییە عەلەیهی سڵاو وسەلام، کەسێکی گومڕایە، سەر لێ شێوە، نەزانە و نەفامە. یعنی چی قورئان بەسە؟ ئەی خوای پەروەردگار قورئانی بۆ پێغەمبەر دابەزاند عەلەیهی سڵاو وسەلام، فەرمووی تۆ بۆ خەڵکی ڕوونکەرەوە. ئەی قورئان خۆی دەفەرمێ دەبێ پێغەمبەر ڕوونی کاتەوە. ئێستا تۆ دەڵێی قورئان بەسە، ئێدە بە قسەی قورئان بکە. قورئان دەفەرمێ بۆ ئەوەی پێغەمبەر ڕوونی کاتەوە. تۆ دەڵێ من بە قسەی قورئان دەکەم بەڵام کاریش بە قورئان ناکەم. بۆ؟ چونکە دەڵێ پێویستم بە حەدیث نییە. یعنی سەیر و سەمەرەیە. هەر کەسێ لەو لاوە ڕاست بێتەوە تانە تەشەر لە حەدیث دەدا، ئیشمان بە حەدیث نییە. قورئان بەسە. قورئان بەسە. چۆن قورئان بەسە؟ قورئان فەرموو دەوەرە واز لە حەدیث بێنە و نوێژم بۆ بکە. خوای گەورە بەس فەرموویەتی واقیموا الصلاة. فەرموو نوێژێکم بۆ بکە جیا لەوەی لە حەدیثەکانی پێغەمبەر هاتووە عەلەیهی سڵاو وسەلام. دەتوانی یا دەبێ بگەڕێیتەوە سەر حەدیثەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی خودوا عنی مناسککم. مناسکی حەج و عومرە لە من وەرگرن. پێغەمبەر سڵاو وسەلام دەفەرمێ بە عەمەلی بۆی ڕوون کردوینەوە. زەحمە نەبێ واز لە حەدیث بێنە وەرە حەجم بۆ بکە. چۆن دەیکەیت؟ بە چی وازێک دەیکەیت؟ کەواتە براکانم قورئان و حەدیث بەیەکەوە لێک جیا نابنەوە. خوای پەروەردگار قورئانی ناردۆتە خوارەوە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام بۆ خەڵکی ڕوون بکاتەوە. ولعلهم يتفكرون. و کە تۆ بۆ ڕوونکردنەوە بەشک و بیری لێ بکەنەوە و ڕاستی پەیامەکەتیان بۆ دەرکەوێت و باوەڕی پێبێن و ئەو کاتە بەختەوەر بن إن شاء الله. مەڵ أفأمن الذين مكروا السيئات أن يخسف الله بهم الأرض أو يأتيهم العذاب من حيث لا يشعرون أو يأخذهم في تقلبهم فما هم بمعجزين أو يأخذهم على تخوف فإن ربكم لرؤوف رحيم أولم يروا إلى ما خلق الله من شيء يتفيأ ظلاله عن اليمين والشمائل سجدا لله وهم داخرون ولله يسجد ما في السماوات وما في الأرض من دابة والملائكة وهم لا يستكبرون
يستكبرون يخافون ربهم من فوقهم ويفعلون ما يؤمرون. حسبك مش خواهی پروردگار دەفەرمێت یعنی لەم چەند ئاەتەدا مشریکەکان دەترسێنێ بە چەندان شێوازی هەڕەشە لێکردن و ترساندن. 4 شێواز باز دەکات، بە 4 شێواز دەیان ترسێنێ و هەڕەشیان لێ دەکات. دەفەرمێ ئەفە ئەمینە الذینە مەکەڕوا السەیئات، ئایا ئەوانەی پیلانی شەڕیان جێڕا لە دژی ئیسلام و موسڵمانان، ئایا ئەمین و دڵنیان لەوەی کە یەکێک لەم 4 جۆر عقوبەیان توش نابێت؟ ئەم 4 چین؟ یەکەم ئەن یەخسیف الله بهم الأرض، خوای گەورە ڕۆیان بچوێنێت لە ناخی زەویدا. لەوە ئەمینن؟ ئەی پەروەردگار چی لە قاڕون کرد؟ چی لە قاڕون کرد؟ دووهەمیان ئەو یەئتیەهم العەذاب من حەیث لا یەشعورون، یان سزای پەروەردگاریان بۆ بێ لە شوێنێکەوە و بە شێوازێکەوە کە هەستیشی پێ نەکەن و بە خەیاڵیشیان دانێت. بەخۆشت نازانی کە لەکوێوە سزای خوات بۆ بێ. ئەمە دوو. لەوە ئەمینی کە خوا لە زەویدا ڕۆت نابا، لەوە ئەمینی کە لەلایەکەوە سزات بۆ دێ هەستیشی پێ ناکەی. چۆن؟ تەماشا دەکەی چەند لە یوتیوب و لە ئینتەرنێت بینیمانە سیارەیە و دەڕوا لە پڕ زەویەکە قوتی دەدا، دەقلیشێتەوە و دەچێتە ناوی. ئەوە خەسفە. چەند بینیمانە کابرا بەژێر عیمارەیەکدا بەژێر بینایەکدا دەڕوا و بیناکە بەسەریدا دەکەوێت، خەڵکەکەی ناوی کۆتاییان پێدێ. ئەوەی کە بە خەیاڵی دانەهات پێ ئەوەیە ئەو بینایە بەسەریدا بڕۆخێت. ئایا ئێمە ئەمینین؟ ئایا بێ باوەڕان ئێوە ئەمینن لەوەی کە خوای گەورە بە زەویدا ڕۆتان نەبە، بینایەکتان بەسەردا نەڕوخێنێ، قومبەلەیەکتان پێدا نەتەقێتەوە؟ لەوە ئەمینن. سێهەم جۆر ئەو یەأخودەهم فی تەقەلوبهم فما هم بمعجزین، یان لە کاتی ئەمینیتان و ئیسراحەتتان کە بە زەویدا هەڵدەسوڕێن و دێن و دەچن بۆ سەفەر و بازرگانی و گەشت و گوزارتان، دڵی خۆشە بۆ سەفرە ڕۆیشتووە، یا بۆ تیجارەت و بازرگانی ڕۆیشتووە، یا بۆ هەر شتێک دەڕۆی لە سەفەریت و کەیف خۆشیت. ئایا ئەمینی لەوەی لەو سەفەرە خوای گەورە لە ناود نابە؟ تارەکەت بکەوێتە خوارەوە، سیارەکەت وەرگەڕێ، تووشی حادیسە بی، هەر بەڵایەک بی، ئەمینیت؟ فەما هم بمین. ئێخۆکە پەروەردگار لە هەر شوێنێک بین عقوبەکەی خۆی بێنێ و سزای خۆی بێنێ بۆ سەرمان، ینی یا بۆ سەر مشریکەکان ناتوانن خوای گەورە بێدەسەڵاتکەن، بێتوانایکەن، بڵێ ناهێڵین تووشمان بێ، ناتوانن ئەوە بکەن، بە هیچ شێوازی ئەوەیان پێ ناکرێ. ئەمە شێوازی سێهەم. چوارەمیان ئەو یەأخودەهم عەلا تەخەوف، یا ئایا لەوە ئەمینن لەو حاڵەتەتان کە زۆر دەترسن لە سزادان، تەواو خەوتان نییە لە ترسی سزای خوا لەو کاتەدا لە ناوتان بەرێ؟ لەوانە ئەمینن و مەترسیتانەی خوای گەورە ناوتان بەرێ کە فعلەن دەستە بە دەستە و تاک بە تا خوای گەورە ناوتان بەرێ، کەواتە لە ئەمینی دابی هەر بترسە خوا لە ناوت بەرێ، ترست هەبێ هەر بترسە خوا لە ناوت بەرێ. بۆیە ئینسان لە خوا یاخی نەبێت، چونکە کە تۆ لە خوا یاخی بووی چاوەڕێی عقوبەی خوا بکە بە یەکێک لەو 4 شێوازانە، ئیلا عقوبەی خوا بۆت دێت. چۆنی مرۆڤ عەقڵی هەبێ دەبێ ئەمین بێ؟ ئەگەر هەر یەکێک لە مرۆڤەکان دوژمندار بێت لە ماڵی خۆی ئەمینە؟ نا. ئەی کە دەچێتە سەفەرێک ئەمین نییە، ئەی کە دەچێتە دائیرەیەک هەر ئەمین نییە، ئەی کە دەچێتە بازاڕ و خەریکی کڕین و فرۆشتنێکە هەر لە یەک شوێن ئەمین نیت. دەڵێ دوژمنم هەیە. دوژمنێکی مرۆڤ شایستەترە کە تۆ لی بترسی حسابی بۆ بکەی، یا ئەو خوا پەروەردگارەی کە بەسەر هەموو شتێکدا باڵا دەستە.
بۆی براکانم ئەمین بوون لە عقوبەی خوا و سزای خوا زۆر تاوانێکی گەورەیە و حاشای بەڕێزتان و مسلمانان زۆر بێعەقڵیە ئینسان ئەمین بێ لە مەکری خوا لە سزای خوا نابێ ئەمین بیت کە تۆ سەرپێچی فەرمانی خوات کردو یاخی بووی لە خوا چاوەڕێی سزای خوا بکە نەک ئەمین بی لە سزای خوای پڕودگار بەڵام بۆچی یەکسەر هەر تاوانێک دەکەین یەکسەر خوا لە ناومان نابا لەبەر ئەوە فإن ربكم لرؤوف رحيم چونکە بەڕاستی پەروەردگارتان زۆر بەسۆزە و زۆریش بەڕەحم و بەزەیە مۆڵەتمان دەدا پەشک و پەشیمان بینەوە چێ هەیە لە مرۆڤەکان هەست بۆ نەکە کاتێک تاوان دەکات ئەی کە لەسەر تاوانەکە خوای گەورە لە ناوت بەرێت چیەکی ئەی کە دوای تاوانەکەت یەکسەر ئەو کاتە خوا لە ناوت بێت چیەکی چەند جار هەر یەکێک لە ئێمە تاوانمان کردووە و نە لەسەر تاوانەکە خوا لە ناوی بردوین نە لە دوای تاوانەکەش ئەوەتە ماوین هەمومان یعنی چی؟ یعنی فإن ربكم لرؤوف رحيم بەڕاستی پەروەردگارتان زۆر بەسۆز و بەزەی و بەڕەحمە لەگەڵتان پەلە ناکا لە سزادانتان دەرفەتی ترتان پێدە بەشک و بگەڕێنەوە بەشک و تەوبە بکەن بەشک و عاقڵ بن جار دوو جار سێ جار دە جار هەر مۆڵەتی دایت و نەگەڕایتەوە دەستت هەڵنەگر هەر بەردەوام بووی دەی دوای کە سزای دایت و لە ناوی بردیت گلەیی تەنها لە خۆت بکە گلەیی تەنها لە خۆت بکە خوای گەورە بەنامەندا بۆ خاتری ناوە جوانەکانی وە صیفاتە بەرزەکانی تا ئێرە ئینشاء الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم إنك وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون